یەکشت بە هەموو گەنجان بڵێم هەموو گەنجێک توانای هەیە ئەتوانێت بەرنامەی هەبێتن پلانی هەبێتن تارگێت هەبێتن و بەرنامە پلانی خۆی بە جوانی دابنێتن بەڵام ئەگەر دەوروبەر و حکوومەت و هەموو شتێک ڕێگریان لێ نەگریتن و بڵێن ڕێگان پێ بدەبەوەی گشتکارەکانی خۆیان بەجێ بگێن. من بخوم كمان دامني بس من بخوم بالاحتياجات الخاصة وبالاحتياجات الخاصة فرق لقى كمان دام من سيقا بخوم هي براستي أتوان بروم أتوان بيمو صحبتي كم قبل هذا يخوم هيك مشكلة منيا بوتشتانا و ما دام نسيقهم بخوم هي تاو هركسة دبي سيقي بخوي هيتي پێویستە گەنج متمانەی بەخۆی بێت لە هەموو کاتێکدا لە کاتە ناخۆشەکان و کاتە خۆشەکانیشدا ئیرادە بەهێزبوون ئیرادەی گەنج بەوە نییە کەەوە زروفەکەی ناخۆشە یاخود وەزعەکەی لەبار نییە یاخود وەزعی سیاسی باش نییە وەزعی ئابووری باش نییە مرۆڤ هەر کاتێک ئیرادەی دۆڕان کەواتە خۆشی دۆڕاندووە. قسەیەکی کۆنم بیرەکەوێتەوە سەدەمی جاران کە عەبد هەبوو بەبێ ئەمری سەیدەکەی نەیەتوانی بڕا بۆی شتێت و نەشتوانی جۆری خواردن و شتەکان هەڵبژێرێت. لە ژیانی مۆدێرنشا وابزانام قسەیەکەکەم بیرەکەوێتەوە ئەگەر بەنیازی لە سعات هەشتی بەیانیەوە بەکارکردنێک لە سعات هەشتی بەیانیەوە تا پێنجیەوارە بگەی بە سەرمایەی خۆت و ببی بە خاوەن بزنسی خۆت ئەوە بە دڵنیاییەوە سەرکەوتوو نابیت. وای ئەمە چ کۆنەکە چ مۆدێرنەکە پێمان ئەڵێ کە گەنجانی ئەو وڵاتی خۆمان بەشێک لە مانجمنت سیستم بخوێنن و ئایدیایان هەبێ و پلانیان هەبێ و بۆ ئەوەی بگەن بە ئاوات و ئامانجەکانی خۆیان ئیڤن ئەگەر بێت و ئاوات و ئامانجەکانشیان نەگا بە نەتیجە.